نامەی سەراوەڵە بۆ هاوڕێیانی ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە. وێڕای ڕێز و سلاوێکی گەرم. هەروەک ئاگادارن کومیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆنگرەی هەفتەی کۆمەڵە ڕێکەوتی 28 پوشپەڕی ساڵی 1400 هەتاوی لا نهۆمین پلۆنمی خۆیدا و لە ڕێگای ڕاگەاندنێکەوە بەش بە حاڵی خۆی دوورخرانەوەی ئێوەی لە حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە لە ساڵی 1380 تاویدا بە ناڕەوازانی. ئەم هەڵسەنگاندن و لێکدانەوەیە لە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە کە مانگی بەفرامباری 1400 هەتاوی بەڕێوەچوو سەر لە نوێ لە ڕاگەاندنێکدا پەسەند کرایەوە و کۆنگرا کومیتەی ناوەندی هەڵبژێردراوی خۆی ڕاستپارد کە لەگەڵ ئێوەدا بە ئاراستەی پێکهێنانی جەمسەرێکی بەهێزی چەپ لە کوردستان و تەنانەت تا ئەو جێگایی کە ئیمکانی هەیە بە مەبەستی یەکگرتنەوەی سەر لە نوێتان لەگەڵ کۆمەڵە بە شێوەیەکی جددی و شێلگیرانە دیالۆگ و گفتوگو بکات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو دیالۆگ و پەیوەندیە بەردەوام و نزیکانەی کە لەگەڵ ئێوە هاوڕێیان بە تایبەت ئەو باس و دیالۆگانەی کە لە پرۆسەی هەوڵە هاوبەشەکانمان بە مەبەستی پێکهێنانی بەرەیەکی چەپ لە کوردستاندا لە ئارادا بوو، ئەوەی بۆ ئێمە دەرخستکە نزیکی ئێمە و ئێوە لە ئاستێکدایە کە لە ڕاستیدا بەکردەوە وەک یەک تەشکیلات کار دەکەین و لە هیچ بوارێکدا جیاوازیەکی ئەوتۆ و جددی لە هەڵوێستی استراتیژیک و بەرنامەی و بنەڕەتیماندا بەرچاو ناکەوێت. ئەمانە بە شێوەیەکی گشتی ئێمەی بۆ ئاکامە گەیاندووە کە هیچ هۆکارێک بۆ کار و چالاکی ئێمە لە دوو تەشکیلاتی جیالەیەکدا بوونی نییە. لەم ڕۆوە ئێوە هاوڕێیان بانکێش دەکەین بۆ کار و هەڵسوڕانی هاوبەش لە ناو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێراندا. لە ئەگەری قبولکردن و ڕێکەوتن لەسەر ئەم بانکێشتە لە باری ئوسولیەوە دەتوانین لایەنەکردەوەی و دیاریکراوەکانی لە نزیکەوە بدەینە بەرباس و لێکۆڵینەوە و لە ئەگەری بوونی هەر ئاستەنگێک لەم بوارەدا بە شێوەیەکی هاوبەش چارەسەری بکەین. هەروە پێویستە جەخت بکەینەوە کە بە لەبەر چاوگرتنی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە هاوکات دڵنیاین ئەم بڕیارە لەلایەن ئەندامان و پێشمەرگەکان و هەروەها کومیتەی کاتی ڕێبەری حیزب ئەندامانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە لە ناوەوە و لە دەرەوەی وڵات بە گەرمی پێشوازی لێ دەکرێت. هەروەها گومان لەوەدانە کە ئەم یەکگرتنەوەیە لەگەڵ پێشوازی گەرم و گوڕی کرێکارانی پێشڕە و کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە دژی نظامی سەرکوتگەر ستەمکار و چەوسێنەری کۆماری ئیسلامی کە پتر لە هەر کاتێکی تر پێویستیان بە هاوپشتی و یەکگرتووی هەیە بەرەڕوو دەبێت. هەروەها ئێمە هیوادارین دەرگای دیالۆگ و گفتوگو لەگەڵ سەرجەم ئەو هاوڕێیانەکە هاوشێوەی ئێوە لە حیزب دوورخرانەوە بکرێتەوە و ئەو دەرفەتە بڕەخسێت کە سەر لە نوێ لەگەڵ ئەم هاوڕێیانەش لە ژێر چەتری ڕێکخراوێکدا ویان لانی کەم لە کەناری یەکتردا خۆمان ببینینەوە لە پێناو بە سەمەرگەیاندنی ئارمان و ئامانجە هاوبەشەکانماندا شێلگیرانە تێبکۆشین. بە هیوای سەرکەوتن کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 16 گوڵانی 1401 هەتاوی.